بێگومان ڕاپەڕین لە دۆخێکا کرا کە ڕەنگە ئێستا فرسەتیەوە نەبێ بچینە سەر و دوور درێژ و باسی بکەین بە هۆکارەکانی چۆن بچۆن و بەڵام سەرنجام بە کورتی بڵێم کە ڕاپەڕین لە هەلومەرجێکا ڕوویە کە ئەمریکا شەڕێکی قوڵقان لە ناوچەکە و لە عێراقا بە تایبەتی وە بۆ ئەمە بەسەر دەستی ئەحزابی ناسیۆنالیزمی کوردی گرت و هێنانی بەشداری کردن لەم شەڕەیە و سەرنجامیش ناوچێکی تەسلیم کردن بەمانایەک بڵێم ڕاپەڕین بەرەنجامی دۆخێکی جیهانی بوو و لە چوارچێوەی استراتیژی ئەمریکا بوو بە لێرەشا جێگۆ پێگەی بۆ ناسیۆنالیزمی کورد پیا بوو کە بێن ئەوان بە جۆرێک خەڵکان بن بۆ ڕاپەڕین بەڵام بێجگە لە مەشتەوان سەرکوت و خەفەقان و کوشتار و زوڵمی ڕژێمی بەعەس خۆی فاکتەرێکی گرنگ بوو بۆ ئەوی کە خەڵک هەمیشە لە فرسەتێک گەڕا کە تۆڵە لەم ڕژێمە بکات ینی ئەمانە دەستیانایە دەستی یەک با بڵین کە خەڵک لە هەلومەرجێکا دەست بۆ ڕاپەڕین بەرێک کە خۆی هێشتا ئامادە نییە هێزێکی تر بانگەوازێکەوە ئەویش ئەو زوڵم و ستەمەزۆری کە لەسەرێتی بەناچار ئەیباتە ناو سیاسەتێکەوە ڕاپەڕین ئەنجام مەدرێەوە سەرنجام ڕژێمی بەعەز لە ناوچەکە هاد لە کوردستاندا بەڵێ بەرحاڵ دەرچوونی ڕژێمی بەعەز لە کوردستان مەسەلەیەکی مهم بوو بەڵام ئەو دۆخی کە لە دوای دەرچوونی ڕژێمی بەعەز تا ئێستا هاتووە ئەگەر بین ئەوە هەڵسەنگێنی ئەو کاتەوە مادەرەکە کە مەسەلەکە چۆن بوو ینی منەمەوە بڵم بۆیە لە بداتا قەدیمەیە مت کە بزانین ئەم ڕاپەڕینە بەرهەمی ئامادەی ڕێکخراوەی سیاسی جەماوەر نەبوو کە خۆی لە چوارچێوەی سیاسەتێکی ڕادیکاڵی پێشەنگ لە چوارچێوەی ئامادەسازیی ڕێکخراوەیی ئەوەی کە جەماوەر ئامادە بێ ڕێکخراو بێ وە خۆی بڕیاری یا بێ ڕاپەڕێ لە ژێر سایی سیاسەتێک و ڕابەرێکی ڕادیکاڵ و سۆسیالیستی و کۆمۆنیستیە کە بتوانێت سەرنجام ئەو ئامانج و خواستانی کە خەڵک هەیە بوو لە بێتە ئاکامەکان ڕاپەڕین وە دەسەڵات و با بڵین حکوومەتێک کە دوای ڕاپەڕین دروزە بێ ئەمانە ڕنگدانەوەی ئەو ئاوات و مێدانی خەڵک بێت ینی هەمومان نەزانین کە خەڵک بۆ ڕزگاربوون لە دەسەڵاتی بەعەز ڕاپەڕی دەسەڵاتی بەعەز چەوسێنەر بوو زوڵمی لە خەڵکە کرد ستەمی لە خەڵکی کوردستانە کرد لەسەرەوەی کە بە کوردی قسە دەکرد بێ ماوەی دەرەجە دوو بووی هاوکات هەمیشە سەرکوت و تۆقاندن و گواستن و ئەمانە بەشێ بوو لە سیاسەتی بەعەز نەبوونی ئازادی سەرکوتکردن ئەمانە هەمووی ئەو واقعەتم کە خەڵکی کوردستان تەجروبەیەکرد لەژێر دەسەڵاتی بەعەز ینی زوڵم ستەم نەبوونی ئازادی چەوسانەوە سەرکوت ئەمانە ئین بوون خەڵک ڕاپەڕی بۆی کە ینی ئەمانە نەمێنێ و هاوکاتیش تەوان خەڵک ئەویست کە ژیانی باشتر بێت تەوان لە هەموو بارەکانەوە مەسەلەن ینی ئومێدێک بۆی کە هەڵگۆڕێکی جەزری ڕیشەی لە ژیانی خەڵکە ڕوایەت خەڵک ئازاد دەبێت خەڵکی تر سەرکوت ناکرێت تر شەو لە ماڵەکانی خوانە بەبێتر زەخەون ترسیان نابێت کە مەفرەزە خاصە هەڵکتێ سەر ماڵەکانیان ناڵەکانە بە ئەبات لەسەر چالاکی سیاسی لەسەر بیرکردنەوە لەسەر قسەکردن لەسەر ئەوەی کە هەموو ئەمانە مەسەن لە زیندانەکانە تون ناکرێن ئەدام ناکرێن لە هێخی خاصە لە محکەمەی سەورە ئەمانە بەرحاڵ ئەم ئومێدە بوو و خەڵک بەم ئومێدە ڕاپەڕی و قوربانیش یا بەڕاستی بەڵام لەبەرەوەی کە لەژێر سایی ڕابەریەکە لەژێر سایی سیاسەتێکە ئەم کارەکرا سەرنجام ئەوەی کە قیادەیەکە ئەوەی کە ڕابەری ئەم حرەکەتەکە معلومەوە دەستکەوتەکە نەچێتەوە بۆیە من پێم ئەمە بێ بڵێم ئەم قەدیمەی بۆ بڵێم کە بەداخەوە ئاکامی ئەو ڕاپەڕینەی ئاکامی هەڵسانە جەماوەری ئاکامی ئەو قوربانەی کە خەڵک کردی چووە گیرفانی کۆمەڵک ئەحزابی ناسیۆنالیستی کە ئەوان ئامادەتر بوون لەباری سیاسی لەباری چەکداری و قسەیان بە ئەمریکاوە بەستە بوو و ئەو ڕاپەڕینە ئەو قوربانەی چوو گیرفانی ئەوان و لەسەر ئەساسی وەهمێکیش کە خەڵک هەیە بوو سەرنجام بوو بە پەرلەمانێک دەنگدان بۆ پەرلەمانی ئەوان دواتر حکومەتی ئەوان و خۆمان ئەزانین کە یعنی دوای 2 ساڵ تەنها لە دروستنی پەرلەمان شەڕی ناوخۆ دروست بوو کە هەزاران خەڵکیان تایە بەکوشت مناڵی خەڵکیانە بەکوشت خەڵکیان ئاوارە کرد جەریمەیان کرد بەرامبەر بە خەڵک پارتی ویکێتی بەتایبەتی دو حیزب ئاساسیە شەڕیان لەگەڵ ئەحزابی ترا کرد لە دەپاڵ ئێران و تورکیا شەڕی حیزبی دیموکراتیان کرد خەڵکیان جێشی ئێرانیان بردە سەر حیزب دیموکرات شەڕی پەکەکەیان کرد جێشی تورکیانە سەر پەکەکە لە هەولێرە خەڵکی پەکەکەیان زیندە بەچاڵ کرد والحاصل ینی خودی یەکێتی و پارتی شەڕی پەکەیان لە قەندیل کرد ئەوانە هەمووی ینی خەڵکی وسان ئاگاداری و بێت گەلەوەی کات چیان مەسەلەن خەڵکیان برسی کرد نان و ئاوی خەڵکیان برد ئەو کۆمەکانی کە کاتی خۆی نەتوێگرتوەکانی هێنا منەزەمات یان هێنا ئەمان دەستیان بەسەراگرت و دواتریش داهاتی کوردستان کەمان بە شێوەی جۆراوجۆر کۆنتڕۆلیان کردبوو بە قسێکی نەوشیان مستەفا کاتی خۆی ئەڵێمە داهاتی کوردستانمان تەقسیم کرد لە سا هەفتای بۆ هەردوو حیزبێتی و پارتیکی 35 لە سا 30مان بۆ هەموو شتەکانی خەڵکی کوردستان بە موچەی بە خەدەماتی بە مشتێکی نەکرد ینی ئەمان لەوە دەستیان پێکرد لە تاڵانکردنی ژێربینای اقتصادی لە ڕاپەڕین و ڕاپەڕینی کە لە 1990 ئەنجامدرا
بەڵێ ئەو ئاکامی ئەو ڕاپەڕینەیە وتم لە بڕێ ئەو دەسە ئەو هێزانی کە کۆنتترۆلی ڕاپەڕینیان کرد کە بڕیاری ڕاپەڕینیانە کە قیادی ڕاپەڕینیان کرد و قیادی خەڵکیان خەڵکی ژوامی بەوان هەبوو ئەمانە دەستکەوتەکان ێچنەوە خەڵک دەستکەوتەکەی نەچنێت کە خەڵک ڕێکخراو نەبوو خەڵک خۆی بڕیاری نەیابوو خەڵک تەنزیمی نەبوو خەڵک ینی ئەوە نەبوو بڕیارێکی خەڵک بێت کام خەڵکە خۆی لە ڕێگەی ڕێخستنەکانی ڕێکخراوە جەماوەریەکان ڕێکخراوە حیزبیە رادیکاڵ و شۆژگەڕەکانی ئەم شۆشەی کرد بێت ڕاپەڕینی کردێت و ئەوان سەرنجام وەکو بۆ نمونەیەکی زۆر سادە بڵێ مەسەن شۆشی ئۆکتۆبەر لە 1970 لەبەرەوەی کە خەڵک کردیەوە بە قیادەی حیزبێکی سیاسی کۆمۆنیستی کردی بەرهەمەکەی خەڵک چنیەوە ئەو بکە حیزبی کۆمۆنیست کاتێ لە رووسیا سەر حکوم لە 1970 چاکسازیەکە ئیسلاحاتەکە ژیانی خەڵک باشەکە بیمەی بێکاری هێنێت مەسەل مافی کرێکارەوە کاژ مافی ژنان کە بۆ یەکەم جار لە تاریخینە مەسەل مافی یەکسانی ژن و پیا و جێبەجێ کات و مافی نەتەوەکان بۆ دیاریکردنی چانووس و یعنی زۆر ئیسلاحات و هینی لەباری اقتصادی لەباری ژیان گوزاری خەڵباری مافە دیموکراتیەکان بەڵام لە کوردستانە چونکە خەڵکەکە نەبوو خەڵکەکە ڕاستە ڕاپەڕی بەڵام لەژێر قیادەی حیزبی ئەحزابی سیاسی ناسیۆنالیستیان کە ئەوان ئەجندای سیاسیان شتێکی تر بووە حتمما قوربانیەکان چێتە گیرفانی ئەوان و قازانجەکە چێتە گیرفانی ئەوانی چیان کرد لەم دەورانەیە کەڵەکەی سەروەتیان کرد سامانیان کەڵا کرد بەڵام شەڕی ناخۆیان دروست کرد شەڕیان لەگەڵ حزابی ترا کرد کارەساتیان بەسەر خەڵکی کوردستانە بێمافیان هێنا و سەرنجام لەسەر مزارات خەڵکیان کوشت خەڵکیان برسی کرد کاتێک کە خەڵک هاتە سەرجادە بۆی کە دوای مافی خۆی کە خەڵکیان کوشت لە حەڤی شوباتە خەڵکیان کوشت پێتە خەڵکیان کوشت دواتە خەڵکیان کوشت ئێستا مەسەن ئەبینیت کە لە 2014 تا ئێستا چەندین مانگ موچەی خۆی ینی فەرمانبەریانەوە بە چەندین مانگ ینی 1 دیناریان ناوە فەرمانبەر بە چەندین مانگ چارەکە موچیان ناوە چەندین مانگ مەسەن نیوە موچیان ناوە ئێستاش هەر ئێستا لە مانگی نۆی پارەوە تا ئێستا کە مانگی دوی ئەم ساڵی ڕابردووە یعنی تەنها و ماگەل یەک موچە دراوە دوای 5 مانگ لە خۆ پیشاندان و لە مانگرتی مامۆسان لە بایکۆت و لە دیفاعی خەڵکی لەگەڵ ئەوان لەوان لە فەرمانبەران ناڕزاتەکان اینجا هێشتا موچە نەدراوە لە کاتێکا سەروەتی ئەوان خەیاڵیە سەروەتی مەسئولانی پارتی و یەکێتی خەیاڵیە جارجار راپۆرت بڵاو بێتەوە چەند ملیار ئەمانە سەروەتیانێ معلومە کە لە کوردستانە ئەمە حزابانە سەروەتێکی زۆرانەیە و لە پاڵ ئەوانە مەجموعەت دەوڵەمەندی ملیاردێر دروست بووە کەمانە لە پاڵی یەکێتی و پارتی هەڵتۆقیون یعنی چەندین ملیارێ بە ئەترافێکی خودی جەلاتابانی کاتی خۆی کەوتی لە کوردستانە دەیان ملیاردێر و هەزاران ملیۆنەر دروست بووە هەر ئێساش ینی بە چەندین ملیاردێر کە توای ناوەکانیان بڵێ 1 2 3 4 معلومن چەندین ملیاردێر ملیۆنەر بڵێ کە ناوەکان معلومەوە هەن ینی بەڵام لەو لاشەوە خەڵکانێکن کە مەسەن موچەخۆری حکوومەتە موچەی نییە ئەبێتە سەر جادەدا موچەی خۆی کە کاڵەنشینە موچەی نییە مەسەلەن کرێکاری ژینگەی موچەکەی نادرێتێ و هەزار بێکار هەیە هەزار گەنجەیە کە تەعید تەخەڕوجیان کردو تەعین نابن و موچەیان گیرفانیان بەتاڵە هەزاران گەنجەیە کە تەمەنی کارکردنیان ئامادەن بە کار و بەڵام کاریان دەست ناکە و دینارێک لە گیرفانیان دەست باوکو دایکیان پانەکەنەوە بەڕاستی من ئەتوانم ینی پێویست ناکە کەسانی کۆمەلە و بارە قسە بکەم مناڵم هەر کەسێک بمبەخشە زمانی هەر کەسێک هەر هاوڵاتێکی سادەی کوردستان بکەیتەوە لەم قسانەی من بەڕاستی تونترەکە لەم قسانەی من زیاترەکە ینی ئەوان بە پێست و خوێنی خوان ئاکامەکانی ڕاپەڕینیان بینیوە و هەتا ئێستا بە جۆرێک نەوێت لە پەشیمانی لەناو خەڵکی سادەیە جۆرێک لە پەشیمانی لەوەی کە کراوە ینی بەسەن بەم جۆرە ئەیانوێت بڵێن کە ئەو کاری کراوە غەڵەت بووە ئەگەر ئەوان کاتێک بە خوێن و بەڕاستی بە چنگیان بە دەمی هینا کرد ڕژێمێکی هەر وحشی و کوڕژێن بەعسا کرد ئێستا گەشتن سەری کە پەشیمان بن ینی خوان بە پێست و خوێنی خوان ئاکامەکانی ئەو ڕاپەڕیان بینی کە چۆن ئەم دەسەڵاتدارانی کورداتی کە قیادەی ڕاپەڕیان کرد چۆن بەناحەق ئەو ڕنج و قوربانی خەڵکیان برد بۆ خوان و بوو بە سەروەت و سامان و بۆ خوان و بنەوەکانیان حتمما ڕاماڵینی حکومەتی بەعس کارێکی خراپ نەبوو کارێکی باشە کە حکومەتی بەعس ڕاماڵ کارێکی باشە حکومەتی بەعس دەمێنێ بەڵام کێشەکەلا کە بەداخەو ئەمە لە ئاکامی ڕاپەڕینێکی سیاسی هوشیارانە و جەماڵی خەڵکە کە خەڵک بەرەمەکەی پێچێت کەس بەڕای من هیچ کەسێک لەوە ناڕەحەت نییە کە بەعز نەماوە و هەموو کەسێک پێی خۆشە بەعز نەماوە و بەڕای من ئەوە نقطەی قوتە بەعز نەماوە بەڵام بەداخەوەی کە هەموو کاتێک خەڵک قوربانی ئەیات بەرامبەر بەڕژێمێکی سەرکوتگەر زاڵم بەڕام بەدانێکی مجرم بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە وەهمی هەیە ناهوشیاری هەیە هێشتا وەم بە حزابی بۆرژوازی هەیە دەستکەوتەکانی خەڵکی تری بە ئەمە مەتەن تەجوبەی شۆڕشی ئێران بوو 40 ساڵ حکومەتی جمهوری ئیسلامیان هێنا کە کارەساتی هێنا و خەڵک ناچارە ئێستا بە جۆرێک بەشی لە خەڵک بڵێ 100 شکر بە کفدزی پێشوو ئێستا لە کوردستانە ئەمەیە بەدای منەمە یەکشت بڵێم یعنی هەتا وەکو تەجوبەی ڕاپەڕین ئەوە بڵین کە ئەگەر بەرهەمی ڕاپەڕین ئەم کارەساتانە بوو ئەبێ هوشیار بین ئێسەش کۆمەڵی حزابی تر کە بەناوی ئۆپۆزیسیۆنە خوان هاتوون لە بەدیل ئەم حکومەت و ئەم دەسەڵاتە ساختە چی و تاڵانچیا هینەکەن
ئەگەر خەڵک هەمی بەمان ئەمە جاری کە لە ژێر ناویکە بەڕای من کڵاوکەنە سەر خەڵک و بەرەمی ئەو قوربانیانەی کە خەڵک یا چەند ساڵە لە جێم دەسەڵاتە ئەوان بەجۆی کە وەکو چۆن گۆڕان کردو گیرفانی کێتی و پارتیدەن لە بزوتنەوەی گۆڕان و لە خۆی باڵی ناڕزاتەکانی دوای ساڵی 2009 بە دواوە ئێستا بە بڕای من ئەمانی تیانوێ جاری ئەم ناڕزاتیکە بیکەنەوە گیرفانی کێتی و پارتی و دەسەڵاتی ئەوان درێژکەنەوە بەڕای من بێت تەجروبەیەک گەر وەریگرین لە ڕاپەڕین لە شکستەکە دەینەکەی بەڵام دەسەڵات وەڵامی بەشێک لەم قسانەی یاوەتەوە کە ئێوە کردوتانەوە ئەوانیش باسی دەستکەوتەکانی دوای ڕاپەڕین دەکەن یا خودەوەی کە دەسەڵاتدارانی کوردستان باس لەوە دەکەن کە لە ناوچەکەدا کوردستان تەنها ناوچەیە کە تەنها یەک حزب یەک کەس دەسەڵات نییە بەڵکو پەرلەمان هەیە کۆمەڵێ ئەحزاب بەشداری حکوومەتەکەن حکوومەتی بنکەفراوان و سێ قۆڵی و 5 حزبی لە دەسەڵاتدا بوون ئەوە تا لەم سەری ڕاست و لەو سەری چەپ و ئیسلامیەوە ئەتوانن حزب دروستکەن چەندین ڕۆژنامە هەیە گۆڤار هەیە ئازادانە دەتوانن چالاکی ئەنجام بدەن و ئەمانش ناکرێ وەکو دەستکەوتێک تەماشای بکەین زای چۆن ئەگەر ئەمانەکو دەستکەوت سێریکەین لە عێراقیشا چەندین حیزب هەن و ئەحزابی چەکدار و میلیشیاین و دەسەڵاتیان بەدەستوێ و خەڵکیش لەوێ بە جۆرێ قساکاو بەڵام کاتێک کە گاتە خەتەر بۆ سەر خۆیان خۆپیشاندەرانیان لە حەوەی شوباتا کوشت خۆپیشاندەرانیان لە خەڵکیان لەسەر سیاست لەسەر بۆچوونی سیاسی مخالف لە ناو سێمانەیە کوشت ڕۆژنامەنووسیان کوشت ئێستش ئەگەر تۆ پێش زیاتر درێژکەی لەوەی کە ئەوان خۆیان بەدڵیانە یا تەحمل یەکەن سەرکوتەکەن و هەر ئێستا چەندین ڕۆژنامەنووس لە سنجەکانی پارتیا گیراون و تۆمەتیان بۆ دروستکراوە بەدەیان هەڵسوڕاوی سیاسی دەستگیر کراوە بەسەن مامۆسایی ناوازی خۆپیشاندان کرد گرتنیان هەڵەشیان لێکردن چەندین ئەوانی کە ئەگیرێن مەسەن لە خۆپیشاندانەکان بە چەندین گەنجگیرا و دوای پاکانیان پێکردن تۆپیان پێکردن بۆ ئەی ئەمانە بۆ حساب ناکەیت ئەزانین چۆنە تەنها شتێک کە ئەوان شانازی پێوە بکەن ئەوەیە کە بڵێن بابگیان لە کوردستانە فرەی هەیە بەڵام فرەی بۆ کێ فرەی بۆ خۆیانە خۆ ئەم فرەیە ئایا کرێکار ئیسفادەی لەمە کردووە ئایا زەحمەتکێش ئیسفادەی لەمە کردووە ئایا خانەنشین ئیسفادەی لەمە کردووە ئایا مامۆستا ئیسفادەی لەمە کردووە ئەگەر وایە بۆچی ئەوان ئەبێ مەجبورن بۆی موچیان بدرێت ئەبێ بێنە سەر جادە و 5 بانگ ئەبێ مەکتەبی قوتابخانەکان دابخێەوە خەڵک لە خوێندن بێ بەش بێت بۆچی ئەبێ وابێ ینی بۆچی مەسەن لە هەولێر ئیمکانی ئەمەنێ خۆپیشاندان کرد بۆچی لە سلێمانی کاتێک کە یەکێتی پێویستی بەوە بوو کە لەگەڵ حکوومەتی عێراقیان ڕێکوت بە جۆرێک چۆنێک پاشکولێک لە خۆپیشاندانەکان بات بۆچی اینجا دەستی کرد بۆوانی کە خۆیان بەشێ لەوانی کە لە نۆکەرەکانی خۆیان ناو خۆپیشاندانەکانە بوون اینجا کەوتنە هەڕەشەکردن لەسەر ئەوانی کە لە خۆپیشاندانە بەشدار بوون بەپێی زانیاریە کە من لە ڕۆژانی پێشوە لە فەیسبووکا بینیم 4500 مامۆسای منتیقەی سلێمانی لەژێر دەسەڵاتی کێتیا کە لە خۆپیشاندانەکان بەشدار بوون بایکۆتیان کرد و سزا دراون بە ڕاگواستنەوە بە شێوازی جۆراوجۆری سزادان ئەمانە مەسەن ئایا ئازادیە خۆپیشاندەر نەکوژرا خەڵک لەسەر سیاست نەکوژرا هاوڕێیان ئێمە نەکوژران وە چەندین جار سجن و زیندانی نەکران لە حزابی تر مەسەن نۆکەراتیان بۆ جمهوری ئیسلامی نەکرد بۆ تورکیا نەکرد ئێستا ڕۆژانە لە کوردستانە خەڵک تیرۆر ناکرێت لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی و تورکی ینی ئەمانەش خودیوەکەی ترین ینی ئەوەی کە ئەوان شانازی پێکەن تەناوێت کە خۆیان کۆمەڵی حزابی بۆرژوازی ناسیۆنالیستی ئیسلامی کامیان لەسەر یەک سەبەب بنەماڵی بۆرژوازی کوردن ئەمانە خۆیان لە بینی خۆیان ڕێکوتون بە جۆرێک داهاتی کوردستان سەرۆتی کوردستان لە بینی خۆیان دابەشەکەن بە شێوازی جۆراوجۆر بەناوی ئەندام پەرلەمانی بەناوی مدیر عامی بەناوی بەشداریکردن لە ئەنجومەنەکانە بەناوی وەزارەت بەناوی جۆراوجۆر بەشیان کردو کۆمەڵێ چەتەن کۆمەڵە مافیان کە لە بینی خۆیانە بەشیان کۆ ناویان لێناوە فرەیی و حزاب ئازادی حزاب ئازادی ڕاستەقینە لە کوردستانە نییە ئازادی هەڵسوڵانی سیاسی لە کوردستانە نییە دەتۆ بڕۆ تۆزێ مەسەن زیاتر ئیمکانی زیاتر لەوەی کەوان بۆیان داناوی پێ درێژ بکە مەسەن بزانە مەجای کرێکاران خۆیان ڕێخن مەجای کرێکاران لە ناوەندەکانە خۆیان ڕێخن و ناڕەزایەتی بکەن مەجای تۆیان ئەگەر مەسەن تۆزێ زیاتر بڕۆی مەجای هەتا مەجای حیزبی کۆمونیستن مەجای حزابی ترینان مەجای ڕۆشنبیرانن مەسەن زیاتر قسە بکەن لەوەی کە بۆیان دانراوە ئەگەر زانچ ئەگەر لیستی تاوانەکانی ئەوان لیستی ئەو کارانی کەوان کردویان بەرامبەر بە خەڵک قیاسی بکەیت و بەراوردی بکەیت بەڕاستی ناتوانانی بیژمێت ناتوانانی بەراوردی بکەیت من پێم وایە کە ینی زانین چۆنە بۆ هەر هاوڵاتێکی سادەی کوردستان ئەتوانیت زۆر بەباشی لەسەر ئەمە دادوەری بکە ینی ئەوان ئەگەر شتانە بە خەڵک دەفرۆشتەوە بەڵام خەڵکیش هەزاران تاوانی ئەوان هەزاران پێشارکاری ئەوان ئاياتۆ بەڕویانە کە لە بەرامبەر خەڵکی کوردستانە کردویانە ینی خەڵکی کوردستان قوربانی خوێنی یا بۆی کە بتوانێت ئازاد بژی بۆی بتوانێت ژیانێکی شەریف و محتەرەمی بێت نەک ببێ بە سەرۆت و سامان بۆ کوڕەکانی تاڵەبانی و بەرزانی بۆ خێڵی ئەوان بۆ سەرمادانی ئەوان ئەمانی کە قوربانیانە بۆ ئازادی بۆ یەکسانی بۆ خوشدنای خەڵک بوو کەسێک ژیانی خۆی ناکات بە قوربانی بۆی فلان مەسئول فلان سەرمایه‌دار ملیۆنە هەست سەروەتی هەبێت بەڵام بەداخەوەمان
لەسەر وەکوتم لەسەر وهمی خەڵک لەسەر ئەوەی کە بە جۆرە خەڵوەمی بە کوردایەتیوان نانێن لەمە خوارد و ئێسش لە هەزار نانەخەوە تۆ من گوێم لێ بوو کە چاوپێکەوە لەگەڵ برادرە کرد خەڵکی هەڵەبجە یعنی تەسەوور کە ئەوان لەسەر قوربانی هەڵەبجە لەسەر قوربانی لەسەر ئەنفال لەسەر ئەمان نانیان خواردبوو ئەمان خوان کرد بە نوێنەری قوربانیانی هەڵەبجە و ئەنفال و ئەمانە بۆی کە لە ڕێکخراوەکانی دەوە لەیان دەوڵەتان و حزاب بە جۆرێک وەکو نوێنەری چەوسانەوە و زوڵم و ستەم لەسەر خەڵکی کوردستان سیر کرد بەڕاستی ئەوان کەسابەتیان بە خەڵکی کوردستانەوە کرد کەسابەتیان بە قوربانیەکانەوە کرد نانیان لە قوربانەکان خوارد و دوایش کاتە سەر حازری حکوومەت خەڵکیان ڕەزیل کرد خەڵکیان سووا کرد خەڵکیان داما و هەژار کرد خەڵکیان بێمات کرد و تۆزێکیش پێڕاکێشی ئەوان سەر دەکەن و خەڵک ئەو کوژن بەڵام قسەیەکی تریش کە هەر ئەوان لە بەرامبەر ئەم قسانەیە ئەیکەن ئەوەیە لە بەرچاوگرتنی موقعیەتی هەرێمی کوردستانە لە 2003 خەتەری حکوومەتی بەعز لەسەر کوردستان بوو و ناوچە جوگرافیەکەی کوردستان شوێنێکە کاڵە دراوسەکان زۆر دۆستی کورد نین ئەوە ئێرانە ئەوە تورکیا هەموو کاتە دەتوانن هێرش بکەنە سەری سنوورەکانی لەسەردا بخەن و پێویستە خەڵکی ئەمە لە بەرچاو بگرن چەندێ واقعیت لەم ئیدعانەیە هەیە باشە زان چۆنە خۆ ئەوان هەمویان نۆکەری و دەوڵەتان کە تۆ باسی کردیانی مەسەن یەکێتی لە پاڵ ئێرانە پارتی لە پاڵ تورکیایە ئەجددی ئەوان جێبەجێکن لەسەر قسەی لەسەر داوای تورکیا یەکێتی و پارتی شەڕی پەکەکە کرد لە 900 گەرهەڵە نەبوونەوە دواتر لە 2000 دازام دوو بوو ئەو بیرم نەماوە یەک بوو شتێکی وا بوو شەڕی پەکەکەیان کرد لە هەولێر پارتی مجموعەیەک ئینی پەکەکەی زیندە بەچاڵ کردەوە خواتوان لە خوا پرسیارکەن بەینیکەن لە سلێمانی یەکێتی پێشەشکری کرد بۆ سوپای ئێران بۆ سەر بۆ کۆیە بۆ حیزبیکان لە ساڵەکانی نەوەکانە چەندین کەس لە ئۆپۆزیسیۆن ئێرانی لەژێر دەساتی کێتی تیرۆر کرا چەندین ینی زیانەکانی ئاسایشە گیران دوایی ئازاد دەکران تیرۆریستەکان و هەمیشە ئۆپۆزیسیۆن ئێرانی لەژێر ڕەحمەتی جمهوری ئیسلامیە بووە کوردستان پڕ کردو لە جاسوس و لە جاسمیت و لە جاسوسی ئیطلاعات و ئەوانە لە کوردستان ئێرانە کوردستان عێراقا هەڵسوکەوت دەکەن یەن و ئەڕۆن بەرحاڵ جێیەکی ئەمین نییە بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی و ئۆپۆزیسیۆنی تورکی لە 16 ئۆکتۆبر ئەوان خوان لەگەڵ بابڕین یەکێتی نیشتیمانی لەژێرەوە لەگەڵ ئێران و لەگەڵ حەشی شەعبیان ڕێکەوت و ینی ئەمانە تەجروبەیەوانە سیوەیەکی پارتی بوو کە چوو جێشی عێراقی هێنا لە بەرامبەر یەکێتیا و ئەو جەریمەی کرد کە لە سیوەیەکی هاپا کرد یانمانە دوایش مەسەن یەکێتی چووی دەپاڵ جێشی ئێران وینە جاری کە بە پشتیوانی ئێران پارتی لە مەتقانی نفوزی خۆی ڕاونە بەرەو دێگەڵەوانە ئەزانین چۆن ئەوان خوان هەچی نەکراوە بۆ دەوڵەتی بەعز هەموو هەر ئەوان بوون کە لەگەڵ دەوڵەتی بەعز هەموو ڕۆژێک ئەچون باوەشی داواشیان کرد بە سەدام و ماچیانە کرد دواتریش لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران هەمیشە ئەوان پێش خزمەتیان بۆوان کردوانی مەسەن ئەگەر خەتەرێک لەسەر کوردستانە بەڕاستی خەتەر لەسەر خەڵکی کوردستانە لەسەر دەسەڵاتەکان نۆکەراتی بۆ ئەوانەکەن کەی خەتەر لەسەر ئەوانێ وایە بەڕاستی ئەوان ینی مشکلەکانەوە کە خەتەری ئەوان لەسەر بۆیە ناتوانن هیچ شتێ بکەن ناتوانن دیفاع لە خەڵکەنە ئەوان ئەگەر بەڕاستی پشتیان بە خەڵک بەستە ئەگەر هێزێک بوونایەت بەڕاستی لەناو خەڵکەوە بوونایەت و بەرژەوەندی خەڵکیان بیستا بەڕای من زۆر بە ئاسانیانتانی تەحەدای یەکێت ئێرانی و تورکیاش بکەن وانە کە ناتوان بەڵام لەبرەوە قاعیدەی جەماوەریانە پشتمان بەشیان بە جەماوەریە ئەوان هەمیشە لە خزمەتکاری و لە نۆکەراتی بۆ دەوڵەتانی ئەم ناوچەکە و لە کێشمەکێشی ئەوانە ئەمان سیاسەتی خۆیان بدە پێش و سوودیانوەگرە بۆیە معلومە کەوان ناتوان بەرامبەر بۆوان بۆستن و هەمیشەمان وەکو دیعایەکی ساختەکاران درۆزنانە بەرامبەر بە خەڵکێن لە کاتێکا خوان ینی ئەوەی کە زۆرتر خزمەت بۆ دوو دەوڵەتەکە بەڕاستی کێتی و پارتیە بەڵام قسەیەکی تریش هەیە ئەمە بە تایبەتی ڕووی لە لاوانە ئەوەی کە پێوترێ جیلی دوای ڕاپەڕین کاتێک کە ناڕەزایەتی دەرەبڕێ ڕەخنەی هەیە لە شێوەی دەسەڵاتی ئێستا باز لەوە دەکەن کە ئەوان سەردەمی بەعسیان نەبینیوە سەردەمی بەعسی ئیستبداد سەرکوتکارکە لەسەر زۆر شتی ئاسایی دەکرا مرۆڤ ببرایە بۆ ئیستیخبارات و بۆ سجنەکان و هەتاوەکو ئەوەی کە لە سێدارە ببڕێ ئەگەرچی بە ڕۆشنی لە بەشە قسەکانی خۆتاندا هاوت بەڵام خوێندکاران ناڕەزایەتی دەردەبڕن چەند جار لەسەر دەرماڵ و لەسەر چەند بابەتی تر کردویانە ئەوەی کە لاوانێکی تر یەنە مەدان و ناڕەزایەتی دەردەبڕن و یان لە دەستگا ڕاگەانەکان و قسە دەکەن ئەوەیە کە نمونەی بەعسیان نەبینیوە یاخود هۆکاری تر هەیە کە هۆکار بێ بۆ ئەوەی کە ناڕەزایەتی دەردەبڕن زانین چۆنە هاوڕێ بنار ئەمە نوعێک لە فرۆشتنەوەیە بەوان مەسەڵەن ینی بۆچی ئەبێ دوای 40 ساڵ دوای 50 ساڵ ئیلا بێ خەڵک بگەڕێتەوە مەسەن ئەم مناڵانەی کە لە دایک بوون مناڵی من و فلان و ئەو ئیلا بێت تەجروبەی بەعزین کەن ینی هەمومان ئێمەش تەجروبەی بەعسمان بین و ئێمەش مەسەلەن شەو لە ترسانە خەوتی لە ماڵەکانی خۆمانە ئێمەش مەسەن ڕاودا ئێمەش مەسەن معەڕەز بین بۆ تیاچوونوانە بەڵام بینیمانە بەڵام ئێمە مەسەل ئەی بۆ ئێمە نەقدمان لەم دەسەڵاتە هەیە معلومە کە
زين حقتك عند دەسڵاتێک کە لە ئاسی تەوەقوعی خەڵکان نەبووە، خەڵک قوربانیاوە بۆی کە بە ئازادی بژی، بە یەکسانی بژی، ژیانێکی شەرافەتمەندی هەبێ، محتەرەم بێ، ڕێزی بگیرێ. هەرەوە نیە کە شەو مەسەلەن خوات خەسەنایە بەسەرتا. بەرحاڵ ئەمە نەماوە، بەڵام ئەوانی ژیانە ئەوانیش مەسەن بۆ لە حەڤەی شوباتە نەیانە بەسەر ماڵی خەڵکاوانیش. خۆ بەسیش ینی ئەگەر مخالەفەتی کردا پەلاماریایی، ئەگەر نەچووتا بۆ ئەسکەری پەلاماری، ئەگەر ئەوامرەکانی ئەوە جێبەجێ نەکرا، ئەگەر لە ماڵی خۆتا دابیشتا بەبێ مشکلە بەڕاستی پەلاماری خەڵکی نایە، خۆمانیش کردیان. اینجا بەڕاستی ئەمە چ فەزڵ فرۆشیەکە تۆ ڕژێمێکە خەڵک قوربانیا بۆی لە ناو بچێ، وە قەرار بوو خەڵک ژیانی باش بێ، وەک تۆ ئیدعاکەی من وێنەری ئەم خەڵکە، من بە کوردی قسەکە، من وێنەری تۆم لەسەر خوێنی ئەوان هاتووی، ئێستاش دەتەوێ ینی نانی نەیتێ، ژیانی نەبێ، ڕووک و سووک و ڕسوایکەی، خۆ سەرۆت کۆکەیتەوە، خۆت لە هایلای بژیت، قەسر و هینتان هەبێت، لە ئەوروپا پارەکانتان لێوە بلۆک بکەن، هەمووتان مەسوولێکی پچکۆلەی هینتان تا سەرۆتان بەدەیان باخ و ڤێرلاتان ئین کردووە، دەمەوێت دەوڵەمەند و سەرمایه‌دار لە دەوتانە ژیانی شاهانە ئەژی، مناڵەکانی ئێوە کە بەعسیان نەبینەوە، ژیانی بەعسیانەوە، قوربانیان نەبینەوە، زەحمەتیان نەبینەوە، ژیانی هایلای بژین، بەڵام ئەبێ مناڵی زەحمەتکێش کە دایک و باوکی قوربانی بۆ و مناڵی شەهید وانەی کە دایک و باوکیان کوژراون یا ئەنفار کراوە بێ ئەوان برسێتی قبولکەن، نەکبەتی قبولکەن، لەبەرەوەی ئەبێ ینی لەبەر خاتی چاوی مناڵەکانی مەسوولەکانی کێتی و پارتی بۆ ئەمە قبولکەنێن. خەڵک قوربانیدا ئەنفال کرا، هەزاران کەس قوربانی تیاچوو، ینی بۆی کە مناڵی دەوڵەمەندەکان و سەرمایه‌دارەکان و مەسوولەکان ژیانی خۆش بێ و ئەمان هەر لە نەکبەتیا بژین. ئەوانەی کە بەڕاستی مناڵانی فەقیر و هەژان کە خوێندکاران و خریج جامعەکان کەن داوای نانەکەن، داوایکەن ئەڵێ ئەبێ ئەمانەیە بژین وەکو بە شێوەیەکی محتەرەم بژین. ئینسانی ئەم سەردەمەین کەس و کارمان قوربانیاناوە، خەباتیان کردووە، خۆمان ینی قەرارە کە ئیتر ئەم ژیانە شتێکی تر بێ. مناڵی مەسوولەکان، مناڵی دەوڵەمەندەکان لەسەرەوەی کە بەڕاستی لە کاتی خۆشی ئەوان کەمترین قوربانیاناوە، بەڕاستی ئەوان مناڵی خەڵکیانەوە بە کوشتنخوان لە ژیانی خۆشە ژیان. ئێستاش کە مەسەن بەشە لەو کەسانەی کە چەکدار بوون لەگەڵ ئەوانە ژیان و لەگەڵ ئەوانە بن پاسی ئەوە کە هەتا لە شاخ ئەوان ژیانیان فەرقی هەبوو، ئەوان ویستی و هینا خواردتۆ پێشمەرگەکانیش باتیان لە پێ کردو، ئەوان هەدیان ناوشارەکانەوە بۆ ڕۆشتووە، ویستی و گۆشت و نازام خواردی سەیسێریان بۆ ڕۆشتووە، بەڵام مناڵی فەقیریش پێشمەرگەی نەکبەتیش ئەوە نیستێنیشی نەبا بیخوات. ئەمە حقەتەکەی. مەسەن ئەگەر خۆزگە ئەکرا مقابلی بەشێ لەو پێشمەرگان لەو چەکدانەکە کە لەگەڵ ئەوانە ژیانیان چۆن بوو، ژیانی مەسوولەکان چۆن بوو، ژیانی ئەمانیش چۆن بووە. ئەوان بەڕاستی ئەو کاتەش کە لە بەشاق بنەوەن ژیانی مەسوولەکانی کێتی و پارتی ژیانی هایلای بۆ خۆشترین ژیانیان بووە ئەگەر بەراورد بکەیت بە ژیانی پێشمەرگە. معلومە کە ئەوەی کە قوربانیاوە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و نەکبەت و زەحمەتکێشی و کوردستانە بووە، ئێستاش مناڵەکان لەسەر جادەن، داوای نانەکەن، داوای ژیانەکەن، داوای کەرامەت دەکەن، و ئەمان پیانە فرۆشە با بە تۆ سەردەمی بەعسە نەبینیوە. معلوم نییە قەرار نییە 1000 ساڵی کە خەڵکی کوردستان هەر باسی بۆ بکرێت. تەواو ئەوە تەواو بوو، بەعز ڕۆژت خەڵک تەوەقعی هەیە ژیانی باش بێ وەکو ئینسان بژی. ئێستا کە یادی ڕاپەڕینە، دوا پرسیارم ڕاپەڕینێکی تر بۆ کوردستان پێویستە یان ئایا کوردستان ڕاپەڕینێکی تر دەخوازێت؟ ئەزانی چۆنە بە بڕای من خەڵکی کوردستان بە شێوازی جۆراوجۆرەوەی پیشاناوە کە ئەبێت ئەم دۆخە بگۆڕێ، ئاڵۆگۆڕی بەسەرا بێت بە قازانجی خەڵک، ئەم دۆخە ئەبێ بگۆڕێت. ممکن ئەم دۆخە بگۆڕێ بە خراپتر، من باسیەوە ناکەم بەرەو خراپترەوەی کاتا ممکنە مەسەن ئاراسی ڕووداوەکانەوەی کە ڕژێمی مرکزی دەسەڵاتی ناوەندی ئەوێ لە ڕێگەی فشارەکانیەوە و هەتا بەشێکیش بە جۆرێکی لە ڕێگەی نەوعێک دروستکردن و چاندنی وام لاو خەڵکی کوردستانە بێوە دەسەڵاتی خۆی لە کوردستانە پسەپێنێتەوە، حتمما ئەو کاتێکێتی پارتی و نوێنەرانی ئەو لە کوردستانە حاکمە بن بەسەر کوردستانە. بەڵام ئەم دۆخە پێویستی بە ئاڵۆگۆڕە. ئەگەر خەڵکی کوردستان بێوێت ئاڵۆگۆڕێ بە قازانجی خۆی بکە، ئەو تەوەقعی کە لە دایک و باوکی ئێمە براو خوشکی ئێمە لە و ئێمە خۆمان و بەشێک لە ئێمە کە ڕەنگە لە ڕیزیە و تێزانا بووبین، لە ڕاپەڕین بوومانە، لە قوربانیەک بوومانە کە ژیانی خەڵک باشتر بێ، ژیانێکی ئاسوودە و ئارام و محتەرەمیە بێ، ژیانێک بێ کە خەڵک محتاج نەبێ، خەڵک برسی نەبێ، دەست خەڵک سوال نەکات، خەڵک لەسەر جادەکانە مناڵ عەلاگە و دین نەفرۆشێ، پیرە پیاوەکانمان پیرەژنەکانمان نمر و چوزانم سەوزەی بەهارە و تەزبێح و کلنێکز نەفرۆشن و هەموو کەسێ محتەرەم بێت. بە بەڕای من پێویستی بە ئاڵوگۆڕی ڕیشێ لەم دۆخەیە و ئەمەش بە چیەکرێ بەوەکرێ بێ خەڵکی کوردستان خۆی بەڕێکخراوبوونی خۆی لە دەوری سیاسەتی ڕادیکاڵی کۆمۆنیستی و چەپ، یعنی ناسیۆنالیزم تەواو بووە، ئیسلامی سیاسی ڕێگەی ڕزگاری خەڵک نییە، تەجروبەی ئیسلامیەکانمان هەیە، تەجروبەی حیزبە ئیسلامیەکانمان هەیە، تەجروبەی دەوڵەتی ئیسلامیەکانمان هەیە، تەجروبەی ناسیۆنالیزممان هەیە. تەنها ڕێگەی کە ماوەتە بە خەڵکی کوردستان ڕێگەی ئەوەیە کە لە دەوری چەپ، لە دەوری کۆمۆنیزم، لە دەوری بەدیلی چەپ بۆ ژیانێکی یەکسان، بۆ ئاڵوگۆڕی ڕیشەیی، بۆ ئازادی خۆی ڕێخا خۆی
ڕێکخراوکە لە ڕێکخراوەی جەماوەری، لە ڕێکخراوەی ژنان، لە ڕێکخراوی فەرمانبەران، کرێکاران، لە شوراکانی خەڵک، لە گەڕک، لە ناوەندەکانە هیچ ڕێگەیەک نەماتەوە بۆ ئاڵوگۆڕی ڕیشەی ئەمێ و ئەبێم دۆخە بگۆڕێ. ئەگەر ئەم دۆخە بە قازانجی خەڵک بمانێ بگۆڕێ بێ وا بکەین، ئەگەریش خەڵک بەڕاستی نێتە مەیدان بەو شێوەی کەوتم دۆخەکە ڕەنگە خراپتر بێ وەک کاتە ڕەنگە خەڵک لەوەی کە ئێسایە خراپتری ڕوبەربێت و کاتە کاڵک باشون بشکێنە بەڵێ سەد شکر بە کفندزی پێشوو چۆن ئێستا بەشێ لە خەڵک کۆنە خوازێ ڕەنگە ئەو کاتە بەداخەوە خەڵک بەشێ لە خەڵک ئاوات بەر ئۆزعی ئێستا بخوازێ. بۆیە جارێککە بۆی ئەم تاریخەڵێ بەم شێوە تراژیدەی دووبارە نەبێتەوە پێویستە خەڵک خۆی وەکو هاتۆتە مەیدان ئێستا هاتۆتە مەیدان، بەڵام پێویستی بە ڕێکخرابوونە، ڕێکخرابوونی خۆی سربەخۆی خۆی بەدەر لە ئەحزابی ئیسلامی، لە ئەحزابی ناسیۆنالیستی، بەدەر لە ئۆپۆزیسیۆنی ساختەچی بۆرژوازی لە دەوری بەدیلی چەپ و کۆمۆنیستی خوار ڕێکخراوکەن و بتوانن حتمما پێویستی بە جۆرێک لە خرۆشان لە ڕاپەڕین لە هەڵسانی جەماوەری و ئاڵوگۆڕی سیاسی هەیە. جامە ڕەنگە حتمما لە ڕێگەی ڕاپەڕینێکی تۆ بێ، ئەم ڕاپەڕین ڕەنگە ڕاپەڕینێکی سیاسی بێ و ڕەنگە ڕاپەڕینێکی چەکداری بێ کەوتە سەرەوەی کە کاردانەوەی دەسەڵات، کاردانەوەی حزابی دەسەڵات چۆنە بێ و کاردانەوەی خەڵک لە چ کاتێکا ئەو هەڵسانە جەماوەریەکە لە کاتێکا دەسەڵاتێکی میلیشیای حاکمە یان دەسەڵاتی مەرکەزی گەڕاوەتەوە بەرحاڵ ئەوە لە کاتی خۆیان لەسەرەوە جەماوەتوانێت بڕیار بە و حیزبێکی سیاسی کە پێشەنگی و جەماوەتوانێت بڕیار بە. بەڵام بە تەکید ئاڵوگۆڕێکی جەزری پێویستە کەم ئاڵوگۆڕت لە ڕێگەی ڕاماڵین و کۆتایانە بە دەسەڵاتی ئێستای حزابی کوردایەتی میلیشیایی و هەر دەسەڵاتێکی سەرکوتگەر و چاوسێنەر کە ئەگەر هەتا دوو ڕۆژەکەش ناوەند بێتەوە بەڵام لەبێ خەڵکی کوردستان بەرامبەر بەو دەسەڵاتەش بێتە مەیدان و بێت کۆتایی. لە تەحقیقا یەک ڕێگای وکوتم دەسەڵاتێکە لە بەرژەوەندی خەڵک بێت وەویش دەسەڵاتێکە دەسەڵاتی شوراکانی خەڵک، دەسەڵاتی جەماوەری خەڵک بێت، دەسەڵاتی ڕاستەوخۆی خەڵک بێت کە خەڵک خۆیان ڕاستەوخۆ نێنەرایی خۆیان هەڵبژێرن، حکومەت بکەن، ئیرادە بکەن و سیاست بکەن، خەڵک خۆی ڕاستەخۆ سیاست بکە و کاروباری کۆمەگا بەڕێوەبەرێ ئەو کاتە ژیان ئابووری خەڵک خۆشتر بێ. ئەوەی کە لە کوردستانە هەیە بۆ هەمووان بێ بێکسانی، ئەگەر هەیە بۆ هەمووان بێگەر نێ بۆ هەمووان و هەمووانیش ئازاد بن لەوەی کە چی لە دڵیانەیە دەری بڕن بەبێ هیچ سانسۆرە بەبێ هیچ ڕێگریەک بتوان ئازادانە تعبیر لە بوونی خوان لە ژیانی خوان لە بۆچوونەکانی خوان.